یعنی ئێستا کەواتە بۆ نمونە دەبێت خەڵک هەر ئەوە نییە بڵێن بۆ چەند هەفتەیەک لە ماڵەوە مێننەوە کەرەنتینە ئاکرێن چەند مانگێکە خایەنێ ئەم بابەتە ئەم بارودۆخەی ئێستا من هیچ گومانیە چەندمان بخانێ چون ئەوەی کە ئێستا دەکرێت ئەو ڕێکارانەیەکی ئێستا دەگرێنە بەر لە هەموو وڵاتانی دنیا بۆ هێواشکردنەوەی توشبوونە نەک بۆی خەڵک توش نەبێت دەزانن خەڵک توش دەبێت لە سەدا تا هەشتای خەڵکیش کە توش دەبێت ئاراز و علامەتەکانی زۆر سووکە ئەسڵەن پێویستی بە چارەسەر نییە ئەم زۆر گرنگە ئەو کەسە نەچێتە دەرەوە بۆی خەڵکی تر توش نەکە بۆی کە هاتەوە ماڵەوە دایکی خۆی نەکوژێ باوکی خۆی نەکوژێت چونەوە کوشتن وایە بەڕاستی تۆ دەچێت دەرەوە ڤایرۆسەکەت وەرگرت دەهێنێ ماڵەوە داپیرەیەکە تێ عمری لە 80 ساڵدایە و چەندین نەخۆشی تری لەگەڵا تۆ ڤایرۆسەکە دێنێ ماڵەوە دایکت دەکوژی یان خوا نەخواسە نانکت یان باپیرە ئەمە لەبەر ئەوەیە ئەو ڕێکارانە بۆ ئەوەیە ڕێژەی توشبوون هێواش بکەنەوە بۆچی بۆی سیستمی تەندروستی ئیستیعابی نەخۆشەکان بکات لە ناکاو 50-60 کەس بەسەر خەستخانەیەکەوە بێت سیستمێکی تەندروستی ئیستیعابی ناکات بەڵام ئەگەر هێواش باش خەڵک توش بێت هەمووشی پێویستی بە چارەسەر نییە کەواتە تۆ دەتوانی هینی بکەیت ئیدارەی بارودۆخەکە بکەیت لەبەرەوە من پێم وایە دەوێت بەڕاستی بە خەڵک بگوترێ کە ئەم وەزع احتمالە دوور بکێشێ و توول بکێشێ و دەبێ حکومەت پلانی هەبێ بۆ مەبەستە یعنی تۆ پلان هەرەوە نێت تۆ ڕێگاکان بگری و خەڵ لە ماڵی خۆی حەبسکەی و ئەوانە دەبێت پلانی بەڕاستی دێشخانت هەبێ پلانی کوردخانن هەبێ مامناوەندی هەبێ و درێژخانت هەبێ لە هەر حاڵەتێکدا کە دێتە پێشەوە دەبێ حکومەت بۆ ئەو بارودۆخە کە احتمالە بێتە پێشەوە حازر بێت